بەهۆی ناجێگیری دۆخی کارەبا ئەمەوای کردووە کە هاوڵاتیان زیاتر پشت بە بەرهەمهێنانی کارەبا لە وزەی خۆر ببەستن و مەژوای کردووە کۆمپانیاکان زیاتر ئەم سیستەمە بە خەڵک ئاشنا بکەن و من دەمەوێت سەبارەت بەو سیستەمی وزەی خۆر کارەبای وزەی خۆر قسە لەگەڵ کاک هاوکار بکەم. هاوکار بەڕێوەبەری کۆمپانیای پاوەرسۆلیت پێمان بڵێ کاک هاوکار لە ئێستا دەخواست لەسەر ئەم کارەبایە چی؟ سەرەتا بەخێر بێن، سوپاس بۆ گرنگیدانتان بەو بابەتە. بەڵێ لەگەڵ بەرزبوونەوەی خواستی هاوڵاتیان لەسەر دانانی سیستەمی سۆلەر پەنەڵ لە ماڵ و لە کۆمپانیا و لە نەخۆشخانەکان و لە کۆی گشتی شوێنە بازرگانیەکان بیرمان لەوە کردەوە کە وەکو کۆمپانیای پاوەرسۆلیت کە کۆمپانیایکی خۆماڵن گرێبەست لەگەڵ کۆمپانیایکی نێودەوڵەتی براندێکی نێودەوڵەتی کە لە ژمارەیەکە و دووسێی جیهانیە براندی لۆنجی ئەوڕۆ بە ئامادەبوونی ژمارەی زۆر لە ئەندازیارانی ناوخۆیی و بەشێک لە وڵاتانی دەوروبەر ئەو گرێبەستەمان واژۆ کرد. هۆکاری ئەوەی کە خواست لەسەر بەرهەمهێنانی کارەبا لە ڕێی سیستەمی وزەی خۆر زۆر بوو ئەوەیە کە دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان زۆر زار جێگیر نییە بەهۆی کارە ساتێک ڕەنگە چەند ڕۆژێک و چەند سەعاتێک خەڵک بێ کارەبا بێ و کەش و های هەرێمی کوردستان گونجاوە بۆ دانانی سیستەمی سۆلەر پەنەڵ لەبەرەوەی لە ماوەی 12 مانگی ساڵ نزیکەی دەمانگێک خۆر بە دەرەوەیە و هاوڵاتیان متمانیان بۆ دروست بووە کە ئەو سیستەمە دەتوانێت سوودیان پێ بگەێنێ. بەخۆ دەزانێت لە ئێستادا کارەبایەکە زوو دەبڕێوانە. ئێستا ئەمەوای کردووە خواستەکە زیاد بکرێت یاخود توانای هاوڵاتیان وەک گوتم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش زۆر جار بەهۆی کارەساتێکی تەکنیکی زۆر جار بە هۆی کێشەیەکی بەرهەمهێنانی وزە کارەبا دەپسرێ بۆ چەند سەعاتێک بۆ چەند ڕۆژێک ئەو وای کردووە کە خەڵک بیر لە کارەباکی جێگیرەوە بکاتەوە جێگرەوە بکاتەوە کە لە کاتی وادا تووشی بێ کارەبایی نەبن. ماڵێکی ئاسایی دەتوانێت بە بڕی چەند کارەبایەکی بۆ دابین بکەنەگەر بەخۆ دیاریکردنی نرخ تۆزێک قورسە، بەڵام بۆ ماڵێکی ئاسایی کە پێشتر 3-4 ئەمپێرێکی مۆلیدەی هەبووە ئێستا هەمان ڕێژە دابنێ بە سیستەمی سۆلەر پەنەڵ تقریبەن لە 15 وەرەقەوە تا 25 وەرەقە هەیە. ئەو جیاوازیەش کوالێتی مەوادەکان کوالێتی براندەکان دەور دەبینی. هەندێک مەواد هەیە تەمەنی زۆر درێژە و نرخەکانیان زیاتر، هەندێک مەواد هەیە تەمەنی 4-5 ساڵێکە لەوانەیە تەمەنەکە نرخەکانی کەمتر بێت. ئەم شەڕەوای نەکردووە شتەکان گران جەنگی نێوان ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا وای کردووە کە کێشەی گواستنەوە دروست بێ بەدەر لەوەش لە ناو وڵاتی سین کە زۆربەی زۆری بەرهەمەکان لە وڵاتی سین و بەرهەم دەهێنرێن نرخەکان گران بووە، گواستنەوەکەش کە گران بووە و بە زەحمەت بووە ئەو وا دەکا کەمێ نرخەکان بەرەوسەرەوە بڕن. بەڵێ دیارە وەک باسی کرد هەر ماڵێک دەتوانێت بە نرخی بۆ نمونە 15 بۆ 22 وەرەقە دەتوانێت ببێتە خاوەن کارەبایەکی مناسب لە ڕێگای بەرهەمهێنانی سیستەمی وزەی